لە گوندێکی شاری حەسەکەی ڕۆژاوای کوردستان تەقینەوەیەکی خۆکوژی کۆمەڵکوژی لێکەوتەوە. ئەو کۆمەڵکوژیە 30 شەهید و 90 برینداری لێکەوتەوە. بەرپرسانی تەندروستی ڕۆژئاواش داوا لە هاوڵاتیان دەکەن کە خۆیان بگەێنە نەخۆشخانەکان و خوێن ببەخشنە بریندارەکان. کاتژمێر 9 شەوی ڕابردوو لە گوندی سفەیە لەسەر ڕێگای شاری حەسەکەی ڕۆژاوای کوردستان کەسێکی خۆکوژ لە ئاهەنگێکی هاوسەرگیریدا لە هۆڵی سەنبیل خۆی تەقاندەوە. هاوسەرۆکی دەستەی تەندروستی کانتۆنی جزیرە عەبیر حەسەف لەبارەی ئاماری قوربانیانی هێرشەکەەوە ڕێگەیان کە ژمارەی قوربانیانی ئەو کۆمەڵکوژیە بوو بە 120 کەس. وتیشی 3 کەسیان گیانیان لەدەستدا و 90 تریش بریندار بوون. بریندارەکان ڕەغانەی نەخۆشخانە کراون کە زۆربیان ژن و منداڵن. هاوسەرۆکی دەستەی تەندروستی حەسەکە بانگەوازی هاوڵاتیانی حەسەکە و ئامودەی کرد کە خۆیان بگەێنە نەخۆشخانەکان و خوێن بدەن بە بریندارانی کۆمەڵکوژەکە. پێشنیوەڕۆی ئەمڕۆ شتەتەکانی داعش بە پرسیارەتی خۆیان لەو تەقینەوەیە ڕاگەیان.